بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله عليه وعلى آله وصحبه وسلم. فرزان خوشویستان، السلام عليكم ورحمة الله وبركاته. پێشەشی زۆر سپاسی هەموو لایەک دەکەم، خی گەورە جەزای هەمووتان بداتەوە، تایبەتە و مامۆستا بەڕێزانەی کە ئەرکوماندبوونیان چێشتووە لەگەڵ قوتابیە بەڕێز و چاوگەشانە، پاشانیش ئەو داکەوا بە بەڕێزانە کە منداڵەکانیان ئەمانەتن لەلایەن دەیانێنە کە ئەو کەسانەی کەوا فێرە کەلامی خوای پەروەردگار و سنەتی پێغەمبەریان کەن صلی الله عليه وسلم، ڕەوشتێکی بەرزیان فێر بکەن، هەم سوودیان بێ لە بۆ دنیا هەم لە بۆ قیامەتیشیان. بەڕێزان و خۆشەویستان، من دەمەوێ ئاماژە بە هەندێک ئاەتی قورئانی پیرۆز بکەم کە خوای گەورە لە سوورەتی لوقمان لە بۆمان ئاماژەی پێ دەکا کە سوود و فائیدەی لە بۆ هەموو لایەکمان تێدایە، لە بۆ منداڵ و گەنج و بەتەمەن و مامۆستا و غەیری مامۆستاش. خوای گەورە لە سوورەتی لوقمان باسی لوقمانی حەکیممان لۆ دەکا کە ئامۆژگاری کوڕەکەی دەکا. ئەو ئامۆژگاریانەی کە ئەو دەیکا بەڕێزانم، ئەگەر تەماشای بکەین بەڕاستی یعنی سوودێکی یەکجار زۆری لێوەردەگرین. یعنی ئەوەندە کافیە کە زانایان دەفەرمون لوقمانی حەکیم پێغەمبەریش نەبووە، سابت نەبووە کە پێغەمبەر بێت، بەس پیاوێکی ساڵح بووە، بەڵام خوای گەورە ئامۆژگاریەکانی لە قورئانێدا باس دەکا. یعنی بۆ ئەوەی خەڵک گوێ لە ئامۆژگاریەکانی ئەو ڕاگرن، بزانین ئەمە ئەو ڕۆکە لەگەر منداڵەکانی خۆماندا وەکو لوقمانی حەکیمین کە ئامۆژگاریەکەین یان جیاوازی و فەرق هەیە. زانێ یەکەم ئامۆژگاری بەڕێزان خوای گەورە دەفەرمێ وإذ قال لقمان لابنه وهو يعظه يا بني لا تشرك بالله إن الشرك لظلم عظيم. ڕوو لە کوڕەکەی دەکا دەڵێ ئەی کوڕەکەم، ئەی کوڕی خۆشەویستم، ئامۆژگاریت دەکەم کەوا شەریک لۆخوا پەیدا مەکە، هاوڵ لۆخوا پەیدا مەکە، چکە وەستەمێکی زۆر زۆر گەورەیە. لێرە بەڕێزانم دەمەوێ بزانن لۆ شرک زوڵمێکی زۆر گەورەیە. ئینسان شەریک لۆ غەیری خوا پەیداکە. خوای گەورە ئینسانی دروست کردیە، ڕزقیەدا، خوای گەورە ژیانی پێبەخشی، هەموو شتێکی پێدەبەخشی، مقابلی ئەوەی شەریک پەیدا نەکە. ئەگەر شرکی پەیدا کرد واتە ستەمێکی گەلە گەورەی کردیە، شتێک لە جێگایەک شوێنێکی تی ئەو لە جێگایەکی تکەیدا نایە. و پاشان گەورەترین جەریمە کە تۆ دەیکەی ئەگەر ئەنجام بدرێت کە شەریکە لۆخوا پەیداکردن، بریتیە لەوەی تۆ عیلاقەت لەگە خوا دەپچڕێ، لەگەر پەروەردگار نامینێ. کەسی مشریک هاواری غەیری خوا دەکا، بۆ نمونە بتەچی دانایە شتێکە پەرستی لە غەیری خوا، ئەگەرچی ئەوڕۆ بەس بتپەرستی کافینی، هەیە ئینسانێکە پەرستی، شەخصێکە پەرستی، مەنهەجێک دەپەرستی، پرۆگرامێکی لە ژیان دانایە و بەدوای ئەو دەکەوی، ئەوی پێگەورەیە و وەکو ئیلاهەکی لێ کردی و لە غەیری خوا دەیپەرستی. ئێمە ئامۆژگاری قورئان ئەوەیە شەریک لۆ خوا پەیدا نەکەن. یعنی بەس یەک عیبارەتەرم لەوەی تێبگەین ئێمە بزانین خوای پەروەردگار لەگەر ئێمە چۆنە، بەس لەوەی خوای گەورە بناسین، ناسینی ڕەب العالەمین هەموو دەرگایەکرد لێ دەکاتەوە. بەڕێزانم، یەکێک لە ئەعرابیەکان دێتە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم، دەفەرمێتە پێغەمبەر صلی الله عليه وسلم یا رسول الله أقريب ربنا فنناجيه أم بعيد فنناديه. دەفەرمێ یا رسول الله پەروەردگاری ئێمە خوا لە ئێمە نێزیکە بە نزم بانجیکەین یان دوورە هاواری بکەینێ؟ هیچ جوابێک پێغەمبەر نایداتەوە صلی الله عليه وسلم. مەسەلەکە هەندە مهمە. یەکسەر جبرائیل دێتە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم، ئەو ئاەتەدا ئەبەزێنی وإذا سألك عبادي عني. ئەگەر بەندەکان لە منیان پرسی دەزانی چیان پێ بڵێ؟ پێیان بڵێ فإني قريب، پێیان بڵێ لێیان نێزیکم، زۆر لێیان نێزیکم لە بەندەکان. أجيب دعوة الداعي إذا دعاني. هەر یەکێک هاوارم لێ بکە ئەمن جوابی ئەو کەسا دەمەوە. بەڵام ئەوان چ بکەن؟ فليستجيبوا لي وليؤمنوا بي. با ئەوانیش جوابی من بدەنەوە، جوابی بانجی من بدەنەوە، جوابی پەیامی من بدەنەوە، جوابی قسەی من بدەنەوە، جوابی ئەو قورئانەی من بدەنەوە، جوابی پێغەمبەرەکەی من بدەنەوە. هەر کە گاسیان کرد پێیان بڵێ من لێیان نێزیکم، یەکسەر وەڵامی ئەو ئینسانانە دەدەمەوە. ئیبن جەوزی قسەیەکمان لۆ دەجێڕتەوە زۆر بە جوانی لەو بابەیەوە. دەڵێ کابرایەکە بۆ 70 ساڵ بوو خزمەتی سەنەمێکی دەکرد، هەموو جارێ ئیشێکی دەبوو دەچوەکنی دەیگو ئەی سەنەم ئەوم لۆ بکە، ئەی سەنەم ئەوم لۆ بکە. پێغەمبەر موسا زۆر نەسیحەتی کرد، بەس بە گوێی ناکرد. دەڵێ ڕۆژێک غەڵەتی کرد، زۆر پاڕاوە لە سەنەمەکەی، زمانی غەڵەتی کرد، گوتی ئەی سەمەد ئەو ئیشەم لۆ بکە. سەمەد ناوی خوایە.
دەڵێ پێغەمبەر موسا جێی لێ بوو خوای گەورە فەرمووی لەبەیکە عەبدی بڵێ ئیشەکە تا لە بۆت بکەم دەڵێ پێغەمبەر موسا فەرمووی یا ڕەبی خوایە 70 ساڵە خزمەتی سەنەمێکەکە یەک جار زمانی غەڵەت کردگوتی ئەی سەمەد لۆم بکات و دەڵێ لە خزمەتتدامە بڵێ تا شتەکەت لۆ بکەم دەڵێ خوای گەورە وا جوابی پێغەمبەر موسایدا فەرمی یا موسى إذا دعا الصنم فلم يجبه وإذا دعا الصمد فلم يجبه فما الفرق بين الصنم والصمد باشە ئەی موسى ئەگەر هاواری سەنەمی کرد هەر جوابی نەداوە ئەگەر هاواری سەمەدیشی کرد کە خوا جوابی نێداوە ئەی باشە فەرقی بینی سەنەم و سەمەد چییە کەواتە بەڕێزانم ئێمە پەروەردگارێکمان هەیە شەریکی لە پەیدا ناکەن بە هیچ نەوعێک هەر شتێکی شت بوو بەس داوە لە خوای گەورە بکە قەسەم بە خوای گەورە دەرگای ڕەحمەت لێ کاتەوە بەڵام بە ئیمانەوە بە وەکو گوتمان ئەتوو جوابی پەیامی خوای گەورە بدەوە پێغەمبەر داود داوای لە خوا کرد فەرمووی خوایە چت لۆ من کردیە لۆ پێغەمبەر سولێمانی کوڕیشم بکە فەرمووی بە کوڕەکەت برێ ئەتوو کوی لە بۆ من ئەویش بە ئەوها بێعەینە شتی لۆ دەکەم تەماشاکەی بەس ئینسان ئەو ئیماندارەوی شەریک لە خوای گەورە پەیدا نەکەوە ئامۆژگاری هەموو ئیماندارانە لۆی عیلاقە لەگە خوای پەروەردگار نەپچڕێن چونکە هەر کاتێ شەریکت لە خوا پەیدا کرد تەواو بینی تو خوای گەورە ئینتیهای هات خوای گەورە بڕیاریدا لێ کەس خۆش نابی بە هیچ نەوعەگە لە ساو گوناحە مرد ئەویش ئەوەیە بە کافری بمری یان مشریک بی خوای گەورە پەنامان بدە یا ڕەبی باشە لەوە لێ خۆشبوونی لۆنیە بزانە ئامۆژگاریەکان دێتە خوارێ يا بني إنها إن تك مثقال حبة فتكن في صخرة أو في السماوات أو في الأرض يأتي بها الله إن الله لطيف خبير دريت كركي كرم أجر بقد يك مثقال حبة كعندك دفرمون قد كترينش عندك دفرمون ميروستاني قد كيا عندك دفرمون أو دنكر رشي لنا وقلدا هي كزور قد كيا أو أجر يك مثقال لوا دەفەرمێتە کوڕەکەی بیکەی لە ڕۆژی قیامەت خوالۆ دەینتەوە پێشت یەتی بها الله چتی نایە لەگەرە خۆت بی بە لەگەرە خۆت لۆ قیامەت لۆیە ئینسان ئەو مەفهومە وەگرە بەڕێزەکانم تەماشا ئامۆژگاری کوڕەکەی دەکا پێی دەڵێ کوڕم هەر شتێک بیکەی لە قیامەت لەگەرە خۆتی دەینیەوە هەر چ شتێک بی باش بی خراپ بی لەگەرە خۆتی دەبێەوە خوای گەورە چی فەرمووە فمن يعمل مثقال ذرة خيرا يرى ومن يعمل مثقال ذرة شرا يرى أبي من دالكان وا پروردكن گنجكان وا پرورد بن مسلمانان وا پرورد بن بريزانم اگر گناهم كر خلق حقي سجي فين بسوته اگر ظلمم كر حقي خلق سجي فين بسوته چكر روز قيامت او انسان فريدرتنا او اگر جهنم اگر توبه نك اگر نگرتو لاي خوي پروردگار ئێمە بەوا بە ئاسانی تەماشای مەکە خەڵک هەر گوناحەکە و شتی لەگەرە خۆی دەینی با بچینە قیامەت بە دیارکەی بزانم چەند شەرمەزاری بەرامبەر بەخوای گەورە بزانم چەند فەرقت هەیە لەگەرە و کەسەی شەو نوێژەکە و سەدەقە دەکا و دەست بە دەست نوێژە و قورئانی دەخینی و نوێشی سوننە دەکا و بە ڕۆژ یەبی لەو گەرمایەدا لە بۆ خوای پەروەردگار لەگەر ئەوە چەند فەرقت هەیە با بچینە قیامەت هەمووی لەگەرە خۆمان ببەین ئەو کات دەزانی چی لێدە پیاوێ لە ئیمامی ئەبوبەکر و ڕەب و ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی فەرمی وەڵڵاهی جوونەکت پێ بدەم هەتا ناو قەبریش لەگەرت دێ ئیمامی ئەبوبەکر فەرمی لەگە من نایە لەگەرە تو دێ لەگەرە تو دێ جوونە دەی لەگەرە خۆت دەینی قسەی خراپەکەی لەگەرە خۆت دەینی لۆ قیامەت لەگەرە خۆتی دەینی لەگەرە من نایە چی دەڵێ برێ بەرامبەرە من بەڵام لەگەرە تو دێ بزانە هەر چ خڕەکەیەوە ئێستا چ سەدەقەیەک چ خێرێک چ چاکەیەک چ شتێکەکەی إلا لروج قيامت لقرا خود ديني وبرسان اگر كسيك من دالكي پروردا كافيري قرآن يا كافيري سنتي پیغمبري دكا صلى الله عليه وسلم دزاني وتخيرو اجر پاداشته چي هيا خوای گور القرآن سيفر مدربار من دالكان كپيمان دله والذين آمنوا واتبعتهم ذريتهم بإيمان ألحقنا بهم ذريتهم وما ألتناهم من عملهم من شيء خوای پروردگار فرمی اگر کسی من دالی بی او من دالا پرورده چی جوان بکا او انسان دمریتن پاشی مردنی او من دالا هر خیره چی دکا لو داکو بابی دچی هر خیره چی دکا نویجه بکا لو داکو بابی دچی قرآنی بخینی لو داکو بابی دچی ببی اویلهی من دالا که کم کاتوا ببی اویلهی انسان که کم کاتوا الا اجر لوی دچی زبزانه تماشا رحمتی خواکم برئیسان زان خواتم برحمه او من دالا اگر گناهی بکا لو داکو بابی ناچی بەڵام ئەگەر خێری بکات چاکەی بکات لۆ داکو بابی دەچی باشە یعنی ئێستا ئێوە منداڵەکان کو پەروەرداکەن بە قورئان خوێندن بە شتی چاکەیان بە شتی خراپە ئەبێ بزانن لەگەر خۆیان دەین بەڕێزانم کاتێک کەس پێ دەکەی کە کۆمەلگا بەرەو داڕمان ڕۆیی خراپە ڕۆیی
چ شتێک ئەژدیها لە ناو پەروەردەبی ئەگەر ئەو قورئانە نەکەینە منهەجیشیانی ڕۆژانەی خۆمان و منداڵەکانی وا لەسەر پەروەردە نەکەین گەویشتینە ئاستێک منداڵێکە بینین لە چەمچەمان دەمانچەی لەبەر پشتی 18 ساڵە عمری منداڵێکی 16 ساڵ لە 240,000 خەڵتانی خوێن دەکەوە داتە بەر گولان تەماشا وێنەکەی دەکەی بەبەر چاوت دەڵێ وە عەسابەیە دەرێ پێشتر پێشەش دەرامیتکەی کوشتیەوە ئەوە پەروەردەی چێن دەڵە پەروەردەی چێن دەرە گازینۆکانە کافتریاکانە کۆران و شەوارع و جێگاکانە قەت کەست دیتێ قورئانەکی لە باغەری دابی و ئینسانێکی ئیماندار بی و نوێژ و عیشای بە جەماعەت بکردی و بێتە دەرێ سەلامی بکوژی مەگەر لە هەولێر چەند ڕۆژێک پێش ئێستا منداڵی 16 ساڵ و 14 ساڵ بە بلۆک باشە منداڵێکیان نەکوشت عمری 10 ساڵ بوو پەروەردەی چێن دەرنەوە منداڵانە داکوبابیان ئەگەر ئاگای لێبی دوو دەورەی ئەوها قورئان خوێندنی پێ بکە بینی لە بەردەستی ئەو مامەستا بەڕێزانەی دابنێ ئەو حاڵەتانە ڕوەدەن ئەو شتانە دێنە پێش ئینسانی کۆمەلگا ئەو هاتەیەک دەستی بەڕێزانم بۆ منداڵی 16 ساڵ و 14 ساڵی بە بلۆک منداڵێکی تر بکوژی ئەو کۆمەلگایە بەرەو هەردێرێکی زۆر خراپە ڕوا کاریسا یعنی نەکەر گەورەکان زەلام بکوژن ئێستا منداڵەکان فێر بووینە هەرزەکارەکان فێر بووینە لە چه فێر بووینە لە گازینۆیەک کە تریاک و نێرگەلە و هەم هەرچی شتی خراپی هەیە تێدا دەکرێت ئەوانەی لێ بەرهەم دێنرێ بەڕێزانم بینە منداڵێک لێرە پەروەردەکە کەسێک گوێی لێ بووە پێی بڵێ بڕۆ تفەنجش دەست دێ بڕۆ قسەیەکی ناشرین بە جیرانەکەشت بڵێ هەمووی لێرکوانە قال الله وقال رسول الله صلى الله عليه وسلم ئەوەی ئامۆژگاری ئەوەی ڕێگەی ڕاست و ڕێگەی هیدایەت و ڕێنمووی بەڵام وەختێک یەکێک دەست لەو ڕێگایە بەرەدا بە دوو هەردێرێکی خراپ دەکەوێت حتما ئەو ئینسانە سبحان الله ئەو مەسیرانە چاوەڕێی دەکا و ئەو شوێنە خراپانەیە زالوێ لقمانی حەشیم نەسیحەتی کوڕەکەی دەکا دەفەرمێ ئاگاشت لەوە هەبی کە هەر شتێک بینی لەگەر خۆ دەیبێ پاشا دەفەرمێ یا بونەیە ئەقیمی الصەڵات ئەی کوڕەکەم نوێژێ بکە ئەلەو فەقەڕەیە ئەگەر ڕوو لە داک و بابەکان بکەم کە کەم تەرخەمیان هەیە بەرامبەر بە منداڵەکانیان بەڕێزانم بە منداڵەکە دەبێ بڵێ نوێژێ بکە فێری بکە دەبێ لە گەریبی هەوڵی لەگەر بدەی جوهودی لەگەر بکەی ئاوا بینێریە دەورە محاولە بکەی منداڵەکە نوێژێ بکە بەرامبەر بە خوای گەورە وەڵڵاهی خێر و بەرەکەت لە ماڵێکدا نییە کە ئینسانی نوێژ نەکەری تێدابی کە ئینسانێکی تێدابی سەر بە فەرزی خوای گەورەدا نەگری ئەو داک و بابە گوناهی ئەگاتێ لە کاتێکدا لە گچکەییدا تەربیەتی منداڵەکەی نەدا لەسەر نوێژ و عیبادەت دێ ڕابینی کە گەورە بوو ڕاستە بەگوێی ناکە تووقەتت دیتێ شترە نەمامێکە لە گچکەییدا چاندت خوار ڕۆی لێی گەڕێی دوایە بەخۆی ڕاست دەبتەوە ئیمە لە کوردەواری دەڵێ لێی گەڕێوەچی گەورە بوو هەر چادەوی پێشتر زمانی قەدیم زوو ئەوانی بڕەک تەمەنیان لێ بەبیریان دێ دەیانگۆ ئینسانیان عەسکەری بکەیان ژنێ بینی دەبتە پیا و فەرقی نییە لێ گەڕا دوای عەسکەریشی دەگەڕێن نەدەبووە پیا و ژنیشی دەهینە هەر خراپە بوو دەدی تەلاقێ دا موشکیلەی لۆ دروستە بوو لۆ چونکە کاکە پەروەردەی سەقەت ئەوها ڕاز نابتەوە تۆ ئەگە دیتت دار خوار ڕۆی ئەبێت دارێکی لە تەنیشتی دانەی لێی ببەستی لۆی ڕاست بیتەوە ئەوە نەسیحەت و ئامۆژگاریەکانە قسەکانە ئاوا دەبی بیکەی لۆ خاتری وەی ئەوە بەلا ڕێدا نەڕوا بەڕێزانم ئەتۆ هەموو ئەجر و پاداشتە تێکە و منداڵە تەربیەتە دەی لەسەر نوێژ و ڕۆژی ئیمامی ئەحمەد ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی ئەو پیاوە بەرز و بەڕێزەی لێ دەرچوو کە هەموو ئومەتی ئیسلامەتی شانازی پێواکە دەزانی چی دەفەرمێ دایکەکان باگوێیان لێبی دەفەرمێ عومرم 10 ساڵ بوو داکم پێش نوێژی سبەینێ هەری دەستاندم ئەلەو کات لە بەغدادە ژیان زستان بوو دەڵێ بەبیرم دێ ئاوی لە بۆم گەرم دەکرد دەست نوێژی پێدەشوشتم دەیبردمە مزگەوتێ لە دەرکەی مزگەوتێ چاوەڕێی دەکردم نوێژێ بکە کوڕم بەڵام هەتا ڕۆژ هەردێنەیەوە مارێ سونەتەکەش بکە ئەو جەوەرەوە ئەو نەوعە دایکە هەیە بەڕێزانم پێش نوێژی سبەینێ تۆ منداڵت لە خەوێ هەر بستێنی 10 ساڵ بی عمری 10 ساڵ بوو هەلی ئێستان شەو نوێژەکەی بکە نوێژی بە جەماعەت بکە دوای نوێژێنێوە عولەمایەکان دەڕێ سەرێنەوە بڕۆ لە خزمەتیان فێری حەدیث بە وەچی ڕۆژ هەرات هێشتا داچی هەر لەبەر دەرگا بوو چاوەڕێی دەکرد بێتەوە لۆیە ئیمامی ئەحمەد خزمەتی داچی کرد هەتا مردیش ژنی نەهینە گۆ تێترسم ژنەشی بینم دەڵێن لەگە خەسووی خراپە مادەم لەگە خەسووی خراپی خەسووش دەکە داچی ئەو هەتا وەفاتی کرد داچی هەر خزمەتی کرد ئەو دوایە ژنی هینە مامۆستای گەورە خوا عەفوی کە ئەوە وەکو ئیستیدراجێک دەڵێم هەموو جارێ دەیگوت یەک کەسی سرعاتی کردێ کە ژنی هینایە پێغەمبەر ئادەم بووە ویستوو کە خەسووی نەبووە
هەر نەیبوو لەگە کوێ شەڕی بکە کەس نەبوو شەڕی لەگە بکە دروستە یعنی تەماشاکەی بەڕێزانم مجتەمەعمان وای لێ هاتیە بڵێ کاکە ئەوە هەر نەبی باشترە بەڵام تەماشاکە جیلی سەحابە ئەولادەکانیان وا لەسەر سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم پەیڕەوە کرد محەممەد المستەفای فەرموو ئەگەر ئافرەتانیش گوتیان دێنێ نوێژی سبەینێ مەنعیان مەکرد ئافرەتانیش دەچوون لە نوێژی سبەینێ لە دوای پێغەمبەر صلی الله عليه وسلم نوێژیان نەکرد بە جەماعات ئێستا چەند ئافرەتمان هەیە نوێژی سبەینان هەلە وەختی خۆی بکە نەک بە جەماعات بیکە منداڵەکانی هەمووی ڕۆژ هەردێ ئەوجا نوێژێ دەکە هەمووشی مسلمانە هەمووشی دیندارە وازانن دینەکە بەسی پیرێژن و پیرەمێردەکان ئەوان بچن نوێژەکان بکەن بەڕێزان دینی ئیسلامەتی ئەو کەسێ دەستی پێوە دەگری عەرەبی عەجەمی گەورەی گچکەی هەرچی هەی لە هەموو کەس گەورەترە بیلەکن خوا بەس دەست بە دینی خواوە بگرە جا لۆی ئامۆژگاری کوڕەکەی دەکە ئەڵێ کوڕم نوێژێ بکە نوێژ ڕوو لە خوای گەورە بکە واز لە نوێژە مەینە چونکە نوێژ کۆڵەگەی دینە ئەو کەسەی کەوا نوێژی نەبوو تاعەتەکانی دی خراپە ڕواتر پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم لە ڕۆژی قیامەت یەکەم پرسیار لە عەبد دەکرێت دەڵێن نوێژ ئەزانی کو پرسیارت لێ دەکرێت بەڕێزانم لۆی جوان تێبگەی نەڵێ کەس پێی نەگۆتم لەو کاتەی کە بالغ بووی هەتا ڕۆژی وەفاتت هەموو ڕۆژێ 5 نوێژ مەلایکەتێک لێ کە داتەوە دەڵێ دەکا ئەوەندە نوێژە تەفتەری عەمەلی تەماشاکەم بزانن نەقسی تێدا هەیە خۆ ئەگەر نەقسی تێدا هەبوو وەزعت باش نابی و ئەگەر نەقسی تێدا نەبوو ئەو وەخت دڵخۆشە بی ئەی دڵخۆشتر دەبی ئەگە برێ سونەتیشی تێدایە شەو نوێژیشی کردیە سەڵات و ضوحای کردیە نوێژی وتری کردیە نوێژی دەست نوێژی کردیە تەحیەت المەسجیدی کردیە هەر ئەو ئینسانە دڵخۆشە بی ڕاست کاتێک کتابی دەدەنە دەستی دەرێ ها و مقڕە و کتابیە ئەوە کتاب بەدەستە ڕاست وەرگرت تەواو لۆ چونکە یەکەم شت پێغەمبەرە فەرمێ صلی الله عليه وسلم لە نوێژ ئینسان نەجاتی بوو لە قیامەت ئی دوای نوێژ هەمووی ئاسانترە چونکە ئینسانێک ڕۆژێ 5 هەموو ڕۆژێ نوێژی کردبی سبحان الله ئەوە قەت وای لێ نایە دوای ئینسانێکی گومڕاو خراپ دەربچی ئیلا نوێژ ئەو ئینسانە دەژێرتەوە ئیمامی ئەحمەد قسەیەکی خۆشمان لۆ دەژێرتەوە دەفەرمێ پیاوەکەم دیت لە ماڵێک دزی کرد یعنی خۆم دیتم کابرام دیت دزی کرد ڕۆی هەرات دەڵێ چەند ڕۆژێکی پێچوو لە مزگەوتێک نوێژم کرد تەماشا دەکەم هەمان کابرا لە تەنیشتە من دانیشتیە ئەوەی دزی کرد دەڵێ مشتەرم لە بنجێ نەگوتم کابرا تو نەبووی لەو ماڵە و ڕۆژە دزیت کرد گوتی با ئێگوتی ئێستا نوێژی جەماعەت دەکەی نەک ئەوە ئێوانە پێکەوە کو کۆ دەبتەوە گوتی یا ئیمام خوای گەورە زۆر دەرگای هەیە خۆ عەبد نابی هەمووی لەسەر خۆی قەپات کە با نوێژەکە هەر ببینێ باشە کوڕە گوتی کوڕی چاکە قەیدی ناکە گوتی ئێستا واز لە نوێژە بینم گوتم نە واز لەمەینە واز لە دزی بینە گوتیە من بەس ئەو دەرگایەم هێشتەوە ئەوانی دیکە زۆر شتم کردیە بەڵام ئەو دەرگای قەپات ناکەم دەفەرمێ ئیمامی ئەحمەد زا 5,000 حەجی ماڵی خوای کردیە 3,000 بە پێیان چووە 2 جارانیش بە حوشتری چووە چوویتە ماڵی خوای گەورە فەرمێ یەک لەو جارانە ئەو پیاوەم دیت لە بن دیواری کەعبەی دەگریا کەلەی نێزیک بوومەوە گوتمە تو فلان کەس دی ئەم نوێژت دەکرد ئەم دزیت دەکرد فەرمووی یا ئیمام پێم نەگوتی ئینسان دەبی دەرگایەک بێتەوە لەگە خوا دەرگای نوێژم قەپات نەکردیە نوێژ وای لێکردم هیدایەتی دام ئێستا وازم لە هەموو شتێکی خراپ پێنایە یا بونەیە ئەقیمی الصەڵات ئەبێ نوێژ وجودی هەبی پاشانە فەرمێ وەأمر بالمعروف وەنهە عن المنکر ئامۆژگاریەکە کوڕم فەرمان بە چاکە بکە و نەهی لە خراپە بکە ئێمە ئێستا لەو نوقتەی بەس تەماشاکە فەرمان بە چاکە و نەهی لە خراپە چێ بەڕێزان ئێمە منهەجێکی ڕاست و دروست و مستەقیممان پێیە حەق وەیە قەت شەرممان پێ نەبی بە خەڵک برێت کەسێک جغارا خوا پێی برێ برێوە خراپە لە بۆ جسمت حرامە خراپە لێی دوورکەوە کەسێک نێرگەلا خوا کەسێک ئارەقی دەخوا پێی بڵێ منهەجەکەی تو وایە جوانترین منهەجت پێیە برێ ئاو بخۆ بیپسی بخۆ بەڵام جغارەی مەخۆ لەبەرەوەی لەوە جسمت خراپە و حرامە گوناهێکە لەسەر خۆت کۆی دەکەیەوە ئافرەتێکی بەڕێز کەسێکی سافیرە بینی زۆر جارە پێی شەرمە پێی برێ چەفیەیەک لەسەریکە پێی برێ خوشی بەڕێزم زۆر اعتیادیە ئەدای واجبێکی خۆتە لۆ قیامەت فائیدەی هەیە تۆ ئەو قسەیە خێرە دەکەی خوای گەورە ئەجرت دەداتەوە پاداشت دەداتەوە لەسەر ئەو قسەیە پێی بڵێ با یەک داوە پرچ دیار نەبی مادەم ئێمە موسڵمانین باوەڕمان بەخوا هەیە ئەو فەرمان بە چاکەی و نەهی لە خراپێ ئەو منداڵانە کە ئەوها پەروەردەکەن یان نێرنەم جێگایەکان و فێری قورئان و سونەتی پێغەمبەرە بن صلی الله عليه وسلم ئەوە گەورەترین مەکسەبە لە بۆ ئینسان منداڵێک پەروەردە کرێ لەسەر سونەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر بە جوانیش پەروەردە کرێ باشە ئافرەتێک دەجێرتووە ڕێ سەرم نا ئافرەتێکی برادەرێکمدا دەڵێ لە دەرگامدا لەگە ئافرەتەکەی ڕاوەستابووی منداڵەکە هات قسەی لەگە داچی دەکرد گوتی دایە قەسرێکی لە باشتێ دروست نەکەی
گوتی من زۆر پێم ئەنتیکە بوو منداڵەکە قەسرێ لە قەسر لە دنیای توتە مەنەگەسکەیە قەسر لە چێ لە باشتە دروست دەکەی باشە دەڵێ هەر چەند جارێک دووبارەی کردەوە دەڵێ دایکەکەی گوتی پێت سەیرە ئەو پرسیارە دەکە گوتیم بەڵێ گوتی هەموو ڕۆژێ 12 ڕەکعەت سونەتی دەکەین پێغەمبەریش فەرموویەتی صلی الله عليه وسلم هەر کەسێک 12 ڕەکعەت سونەتی بکە خوا قەسرێکی لە بەهەشتە لێ دروست دەکا ئەو منداڵە مەقسەدی ئەوەیە سونەتەکان تەواو نەبووە ئەو ڕۆکە بیکەینە 12 لەوەی قەسرەکەی دروستکەین لەوێ دەر زانە منداڵی کو پەروەردەکردیا گوتی باشە ڕۆ لە دروستی دەکەم گوتی دیدایە دارخورماشی لە دەورەی نەچینین گوتم ئەوە چێ گوتی ئەو حەدیثەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە دەفەرمێ هەر کەسێک یەک جاران برێ سبحان الله وبحمده خوای گەورە دارخورمایەکی لە باشتە لێ دەچێت ئەمن فێرم کردینە قەسری دروست دەکەین دارخورمایە چینین جێی دادەنێن پێش ئەوەی بڕۆین ئاوا منداڵ پەروەردەکرێ فەرمان بە چاکە و نەهی لە خراپە ئەوەیە تۆ منداڵ فێرەکەی قورئان بخوێنێ سونەت بکاتن یعنی ذکر و یادی خوای گەورە بکە ئەوانە ئەگەر فەراغی بوو منداڵ لەواناسی لە دەرێ ئێستا منداڵەکان خەریکی چن هەمووی پۆبجیەکەن خەریکی چن تەماشا فەیسبووکیەکەن تەماشا تەلەڤیزۆنی دەکەن ئەخی ئێستا منداڵی ئێستاش بڕێک دەبەن دەرەچی زۆر جاری وا هەیە دەڵێن نۆها بڕێک هێڕ و هوڕە و ئاگای لێنی ئەکە ئەها بەس تەماشا دەکە بزانی دەکەوتە شێ ئێوە مندارە لۆ چاوی خراپە لۆ زاکرەی خراپە لۆ گەشە و نمووی خراپە یعنی شەو و ڕۆژ لە دیار شاشەیەکی گچکەی دانایە دەڵێ منداڵەکەم خافرایە بابە منداڵ نابی بخافرێ بە شتێکەوە باتیلە بڕۆ تەماشا جیلی سەلەفی ساڵح کە ڕەحمەتی خوایان لێبی زۆربەی منداڵەکان لە 10 ساڵی قورئانیان لەبەرە کرد هەر هەمویان لەبەر دەکرد ئێمە ئێستا بووینە مەلاو لەگەر احتراماتم لەو مامۆستایەکانە قورئانەشیان لە پێشە خۆی دانایە دوو جزء قورئانیان لەبەر نییە بخوێنن دروستە یعنی کەم تەرخەمیمان تێدا هەیە جا لۆیە بێ ئەوانە پڕکەینەوە پاشان فەرمێ وەسبر على ما ئەصابك ئەو نوقتەیە زۆر گرینگە بەڕێزانم ئامۆژگاری کوڕی دەکا کوڕەکەم خۆشەویستەکەم ئەوەی شەریک لە خوا پەیدا نەکا ئەوەی ئەعمالی چاکە بکە ئەوەی نوێژێ بکە ئەوەی فەرمان بە چاکە و نەهی لە خراپە بکە تووشی بەعزێ ناخۆشیە بێ وەسبر على ما ئەصابك کەواتە سەبر بگرە یعنی وا نەزانی نوێژ و ئەمر بە چاکە و نەهی لە خراپە پیاوی خراپ لێت دەگەڕێ پیاوی خراپ تۆهمەت لۆ دروستەکە ناود لێ دەنێ دەتگری عەزیەتت دەدا بەڵام تو چ بکە وەسبر على ما ئەصابك هەر ناخۆشیەکەت بەسەر هات کوڕەکەم سەبر بگرە ئارام بگرە پێویست ناکا خۆ مشەوەشکە وە سونەتی پێغەمبەران و عەلەیهیم السەلات وەسەلام یان دەریان کردینە لە شار یان سجنیان کردینە یان عەزیەتیان داینە یان ڕێگریان لێ کردینە کۆمەڵشتی زۆریان لەبۆ دەکەن ئینسانی بێدین بەڵام تو چ بکە هەر ناخۆشیەکەت بەسەر هات لە ژیاندا واصبر على ما أصابك إن ذلك من عزم الأمور أو يك لو شتاني كعزيمة جورية أو هبا آسان بدزنا بدز همو كسيك دا إنجا باشا النصيحتي كركي دكاتة ولا تسعر خدك للناس ولا تمشي في الأرض مرحا إن الله لا يحب كل مختال فخور كرم رولا خلق ورمجرة بزانا أموش قاري جوانا رولا خلق ورمجرة يعني متكبر مبا ئینسانی متەکەبیر خوا خۆشی ناوێ ئەوە هەر لە گچکەییدا ئامۆژگاری کوڕەکەی دەکا کوڕم ئینسانێکی خۆ بە زلزان و گەورەزان مەبە ئینسانێکی متەواضع بە چاک بە ڕوو لە خەڵکی وەرمەجێڕا یعنی خۆت پێ متەکەبیر و گەورە نەبی حەسەنی کوڕی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لێوی بە سواری ئەسپ بەکن هەندێک فەقیراندا تێپەڕی فەقیر ئینسانی غەریب هەموو دانیش بوون نان و خێیان دەخوارد نان و خوێ فەرمیان کوڕی کچی پێغەمبەر عەلەیهی سەلات وەسەلام لۆ لا نادەی لەلای ئێمە نانی بخۆی چ بخوا و لەسەر ئەسپی تەماشای کرد نان و خێ یعنی بڕەک زەحمەتە نان و خێ ئەسپەکەی ڕاگرت هاتە خوارێ دوو پاروە نانی لەگە خواردن گوتی داوەتەکەین گۆم جواب داوە گوتیان گوتی جانگۆ لەگەرە من وەرن ئەو متەواضعی بردنیەوە مارە یەک داوەتی پیاوانەی کردن جەزای نان و خێیەکی زۆر خواردنێکی باشی پێبەخشی باشە ئینسان خۆ بە گەورە نەزانی لەگەر فەقیر لەگەر هەژار لەگەر هەموو کەسێک دانیشەوە نەسیحەتی لوقمانی حەکیمە لە بۆ کوڕەکەی خۆت پێ متەکەبیر نەبی بەس خوا گەورەیە بەندەکانی دیکە هەمووی متەواضع نازانی خوای گەورە بەچی لێت خۆش دەبی بەچێ عەفوت دەکا لەوانەیە یەک سوورەتی فاتیحەت بە منداڵێک گوتیا خوای گەورە لێت خۆش بێ هەتا ڕۆژی قیامەت عەفوت بکا سڵحێکت لە مابەینی دوو کەس کردیا لەوانەیە خوای گەورە لێت خۆش بێ قسەیەکی خێرت کردیا ئافرەتێکت بە مێرداوە کوڕێک گەنجێک ژنت لۆ هیناوە سەدەقە و خێرێکت کردووە لە مزگەوتێکدا بەشداریت کردیا ماڵی یەتیمێکت ئاوادان کردەوە بە ئەرزاق و ئازوقە کرێخانیەکت لە بۆ یەکێکدا ئەبەوە خوا لێت ڕازی بووەتەوە خۆ بە گەورە مەزانە
وابزانە ئینسانێکی متەواضعی بەرامبەر بەخوای گەورە. ئەوجا فەرمێ واقصد في مشيك واغضض من صوتك إن أنكر الأصوات لصوت الحمير. يعني فەرمێ دەنجی زۆر بەرز مەکەوە، زۆر هاوار مەکە لە ڕۆیشتنی خۆشتدا، زۆر بە ئەتیادی ئینسانێک بە بڕۆی، چونکە دەنگ بەرزکردنەوە دەنگی گوێ درێژە و کە دەنگێکی زۆر ناخۆش و خراپی هەیە. جا لێرە ئەمەوێ یەک وەقفە بکەم بەرامبەر بەوەی کەوا گەنجەکان زۆر جاری وا هەیە ئەوڕۆ بەرامبەر بە داک و بابەکانیان زۆر جاری وا هەیە پەنا بەخوای گەورە. دەبینی ئەگەر پەروەردەی مزگەوت و پەروەردەی دروستی دینی و مەراکزی تەحفیز نەبی ئەو شتانەیان لێ ڕوودەدا، تۆ جاری وایە ئینسان بێ ئەدەبی گاتە ڕادەیەک بەرامبەر بە داک و بابیشی دەنجی هەردەینی. کەسی ئێمە لە دین فێرەکرێن، لە سەلەفی ساڵح پێمان دەڵێ ئەگەر نانم بخوارد با لەگەر داک و بابم پێشی ئەو پاروم لێ نەدەدادەم بۆ نەخۆ ئەو پاروەی لێرە بداتن، ئەمن تێدا گوناحبارم ڕادەوەستام هەتا ئەو پاروی لێدا لەسەر ئەو سفرێ ئەوجا من پاشوی پاروەنانم دەبن. کە خوای گەورە پێمان دەفەرمێ فەلا تەقل لەهما ئوفین، قوڕ بەسەر ئەو کەسانەی دەنگ لەسەر داک و باب بەرزەکاتەوە، قسەی لەگە ناکا، لێی دەدا، هاواری لەسەر دەکا، تەسەڕوفی ناشرنی بەرامبەرەکە، ئەبێ چ جوابی خۆ بداتەوە لە قیامەت کە ئەوای خوای گەورە فەرمێ پێی نەڵێی ئۆف، ئەویش عەزیەتی دەدا، ئەویش ئازاری دەدا، ئەویش شتی خراپی بەرامبەر دەکا. ئەو قسەیە دەژێڕمەوە کۆتایی پێدەینم لەوەی پێم خۆشە ئینسان ئەجر و گەورەی داک و بابی خۆی بزانی کەبایی چەندە. زۆر جاروەیە کەسێک دەرسە دەدا لۆ خاتریوەی گەورەی ئەو کەسە تێبگەی کە ئێستا زندیە لە بەردەستتدایە، جا داکتە بابتەیان هەردووچیانە ماینە، ئەگەر نەمان دەتوانی دوعای خێریان لۆ بکەی. پیاوێک دەژێرتەوە دەڵێ خێزانم هەبوو لەگەر داکم، یعنی لە جێگایاندا دەماینەوە دوایی دەڕۆیشتن، دەڵێ لەو شوێنە ماینەوە لە جێگایەکدا بووین، داکم ئەقری تێکچوو، دەڵێ هەر لەگەرە خۆمان کۆچ و بارمان دەکرد و بیبە، دەڵێ ڕۆژێ بە فکرم داهات لە جێیەک بەجی بێ لە مەخەوە زۆر عەزیەتە هەموو جارێ هەری گرە و بیهینە و بیبێ و بیبە ئەو هەموو جێگایانە. دەڵێ گوتمە ژنەکەم زانم چ دەرێ ئافرەدە تووس دەرێگەر ئەو جارەوەکی ڕۆیشتین داکم لەوێ بەجی بێلن چکە فکری نەمایە لەوێ یان لە برسان دەمریان گورگ دەیخوا و یعنی نەجاتمان دەبی لە قەزیەکە. دەڵێ خێزانەکەم گوتی فکرێکی زۆر زۆر باشە، قەت عەیبی نییە، زۆر ڕێک و پێکە. دەڵێ کاتی کۆچ و بارمان هات داچی بەجی هێشت، ژنەکەش زۆر عاقڵ بوو، منداڵەشیان هەبوو کوڕەکەی لە کنداچی بەجی هێشت، ئەویشی بەجی هێشت ڕۆی. دەڵێ تا بەرەبەری دوای عەسرێکی درەنگ دەڵێ کوڕەکە پرسی گوتی کا ئەو منداڵەمان دیار نییە، گوتی ئەزانی لە چێن دەرە، گوتی لە چێن دەرە، گوتی لە کنداکت بەجی مێشتیە. گورگ دەیخوا لە برسان دەمری، گوتی لۆ بەجی تێشت، گوتی ئەولادێک لە من بی و لە تووبی با کەسی وای لێ دەرنەچێەوە داچی لە ئاقاران بەجی بێلی. گوتم نەخوا ئەولادە چۆشی توی لێ دەرچی با ئەویش گورگ بیخوا، ئەتۆ هەموو وەفاعەکەت ئەوەندە بوو بەرامبەر بەداکت کە عەقلی لەدەستدا لە ئاقاری بەجی بێلی لۆی گورگ بیخوا یان لە برسان بمری. تو بە شەری ئینسانی ئەولادێک لە تووبی نامەوێ با ئەویش لەوێن دەربی. دەڵێ جا کابراستی کرد چ غەڵەتێکی کردیە، زوو بە ئەسپەکەی گەڕاوە چوو وێندەر، سوبحان الله تەماشای مەشهەدەکەی کرد، چ مەشهەدێکە بینی بە چاوی خۆی، مەشهەدێکی وا ئەو پیرێژنە کە عەقلیشی لەدەستدایە دووسێ گورگ دەورەیان لێدایە وا جنجڕۆکی لێ دەدەن، منداڵەکەی تون لە باوەشی خۆی گرتێ نایێری عەزیەت بە منداڵەکەی بگەیبێ. ئەو جە کابرا منداڵەکەی هەرگرتەوە گورگەکانی بە دووریە خستەوە و هاتەوە گوتی وەڵڵاهی دەرسێکت دایمی ئەگەر پیاو بم، ئەگەر ئیماندار بم، ئەگەر بەشەر بم، هەتا دەمرم بەس ئەوەندەم بەسە، بەس ئەوەندەم بەسە، هەموو جارێژە بێ بەدەستی خۆم خزمەتی داکەم کەم بەڕێزانم وەڵڵا خوا تاقیمان نەکاتەوە، بە داک و باب، بە مالیە، بە سوڵتە، بە پارە، بە برادەر، بە جیران، بە هەموو کەسێک. ئەوەی دەمینێتەوە لۆ قیامەتت فائیدە هەیە بەس چاکەکردنە، بەس چاکەیە، هەر چاکەیەکەکەی چاوەڕێکە لەوێن دەروەریەگریەوە. ومێ دەکەم لەو جەمعە کە پڕیەتی لە پیا و ئافرەت و گەورە و گچکە و منداڵ و هەموو شتێک، خوای گەورە بە گەورەی خۆی، بە فەزلی خۆی، بە ڕەحمی خۆی ڕحم بە هەموو لایەکمان بکە. یا ڕەبی خوایە لێمان خۆش بی، یا ڕەبی خوایە عەفومان بکەی، یا ڕەبی خوایە بەرەکەت و ڕەحمەتی خۆت بەسەر و شوێنەدا ببارێنی، یا ڕەبی خوایە لە گوناحی داک و بابمان خۆش بی، یا ڕەبی خوایە خێزانەکانمان ئیسلاح بکەی، منداڵەکانمان ساڵح بکەی، سەرفرازی دنیا و قیامەتمان بکەی، یا ڕەبی خوایە ئەوەی نەخۆشە شیفای لۆ بنێری، یان نەخۆشێکی هەیە خوایە شیفا لۆ نەخۆشەکەی بنێری، یا ڕەبی خوایە گەنجەکانمان ئیسلاح بکەی، پیرەکانمان ئاخر خێر بکەی، سەرفرازی دنیا و قیامەتمان بکەی، یا ڕەبی خوایە لە ڕوڕەشی دنیا و قیامەت بمان پارێزی،
بکەی لە موسیبەت و ناخۆشی دنیا بمان پارێزی لە دینی خۆ زیاتر شارەزامان بکەی دڵەکانمان پڕکەی لە نوری قورئانی پیرۆز سەرفرازی دنیا و قیامەتمان بە قسمەت بکەی لە دوا ڕۆژیشدا لە دیداری محەممەد المستەفادا بێ بەشمان نەکەی بەدەستی ئەو لە حەوزی کەوسەر ئاو بخۆینەوە آمین آمین والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته